پارتی کرێکارانی کوردستان پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالان بۆ ئاشتی پەسەندەکە بۆ کۆتایی هێنان بە زمانی چەک لە یەکلاکردنەوەی قەیرانەکاندا و هێنانە ئارای زمانێکی ئاوچەرخانەی دیموکراتی و یاسایی. دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا یەکەم وتاری ساڵانەی خۆی لە کۆنگرێسدا پێشکەش دەکات بۆ گەلی ئەمریکا و جەخت دەکاتەوە لە بەرنامەی کاری بەڕێوەبەرایەتیەکەی. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک دانەڵد ترامپ وەک 47مین سەرۆکی ئەمریکا لە بەردەم هەردوو خانەی کۆنگرێسی وڵاتدا یەکەم وتاری خۆی پێشکەش کرد و هاوکات پێنجەم وتاریشی بوو لە هەردوو خولی سەرۆکایەتیەکەیدا. سەرۆک ترامپ لە وتارەکەیدا جەختی کردەوە لەوەی بەڕێوەبەرایەتیەکەی لە ماوەی ئەم چەند هەفتەیەی دەست بەکار بووە توانیوێتی کاری زۆر مەزن ئەنجام بدات و دووپاتیشی کردەوە کە بەردەوام دەبێ لە جێبەجێکردنی ئەو پەیمانانەی بە خەڵکی ئەمریکای داون. سەرۆک ترامپ دەڵێت 6 هەفتە لەمەوبەر لەم شوێنەدا کە ڕایگەیان سەردەمی زێڕینی ئەمریکا دەست پێ دەکا بەڕێوەبەرایەتیەکەی بە بێوچان کاری کردووە بۆ ئەوەی مەزنترین و سەرکەوتووترین سەردەم لە مێژووی وڵاتەکەدا دەست پێ بکات و دەشڵێت لە ماوەی 43 ڕۆژی بەڕێوەبەرایەتیەکەیدا کاری زۆر زیاتری ئەنجام داوە لەوەی زۆربەی بەڕێوەبەرایەتیەکانی پێشوو لە ماوەی 4 یان 8 ساڵ ئەنجامیاندا بوو. سەرۆکی ئەمریکا دەڵێت بۆ یەکەم جارە لە مێژووی نوێدا زۆرێک لە ئەمریکاییەکان لەو بڕوایەدان وڵاتەکە بە ئاڕاستەیەکی دروستدا هەنگاو دەنێت و تەنیا لە ماوەی کورتدا 27 خاڵی تۆمار کردووە، ئەمەش بێوێنەیە. سەرۆک ترامپ لە وتارەکەی درەنگانێکی ڕۆژی سێشەممەیدا لە کۆنگرێس داکۆچی کرد لە دانانی ڕێژەی زیاتری گومرگ لەسەر هاوبەشە بازرگانیەکانی ئەمریکا و جەختیشی کردەوە لەوەی هەنگامی زیاتریشی بەدوادا دێت. دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێت پێشنیازەکەی بۆ بەهای 5 ملیۆن دۆلار لە بەرامبەر ڤیزای جۆری کارتی ئاڵتوون یارمەتی دەردەبێ بۆ دانەوەی قەرزەکانی لەسەر وڵات هەن و هەروەهاش خستنە بەردەستی میکانیزمێک بۆ کۆمپانیا گەورەکان بۆ ڕاکێشانی کۆچبەرانی تایبەتمەندی کارگوزار. سەرۆک ترامپ دەڵێ لە 1-2 هەفتەی ئایندەدا دەست دەکرێت بە دابینکردنی ڤیزای کارتی ئاڵتوون بە نرخی 5 ملیۆن دۆلار. سەرۆک ترامپ دەشڵێ کەسێک لە هندستان یان لە چین یانیش لە ژاپۆن و لە شوێنەکانی ترەوە دێن و دەیانەوێت بچن لە زانکۆکانی وەک هاروارد، وارتن و هەموو ئەو زانکۆ مەزنانەی تردا بخوێنن و بڕوانامەی زانکۆکانمان بەدەست بێنن گرنگە لە ئەمریکادا بمێننەوە. سەرۆک ترامپ باسیش لەوە دەکا کە گرنگجیەکی تری کارتی ئاڵتوون لەوەدایە ئەو کەسەی دەرفەتی کاری بۆ دەڕەخسێ لەوانەیە نەتوانێت لە ئەمریکادا بمێنێتەوە و لە ڕێی ئەم بەرنامە نوێیەوە دەتوانێت ببێتە خاوەن ڕەگەزنامەی ئەمریکایی. سەرۆک ترامپ دەڵێ کۆمپانیەکان دەتوانن کارتی ئاڵتوون بکڕن و دەشتوانن بۆ ناونووسکردنی کارگوزارانیش بەکاری بێنن. بەڕێوەبەرایەتیش بۆ پارەیە دەتوانێت زۆرێک لەو قەرزانە بداتەوە کە لەسەر ئەمریکان. سەرۆک ترامپ لە ڕۆژانی کۆتایی مانگی دووی ڕابردوودا ئاماژەی بەوەش کردبوو کە بەرنامەی هەیە بۆ گۆڕینی ڤیزای EB5 بە کارتی ئاڵتوون کە دەرفەت دەڕەخسێنێ بەوەی ئەو ڤیزا نوێیە وەردەگرێ ببێتە هاوڵاتی ئەمریکایی بەمەرجی وەبەرهێنانکردن لە کۆمپانیا ئەمریکاییەکاندا.
عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەیامێکی ئاشتیانەی نار بۆ تورکیا و جیهانیش و ئەو پەیامە کاردانەوەی ئەرێنیانەی بە دوای خۆی داهێنا نەکرد لە تورکیادا بەڵکو لە جیهانیشدا. ئەمریکا، وڵاتانی ئەوروپا، سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی ناوچەکە و چەندان ڕێکخراوی تری نێونەتەوەییش بە وردی سەرنجیان خستبووە سەر ئەو پەیامە و پشتیوانیشیان ڕاگەیاندووە بۆ ئاشتی. چەند ڕۆژێکیش پاش ئەو پەیامە پارتی کرێکارانی کوردستانیش هەڵوێستی خۆی لەسەر پەیامی ڕێبەرە زیندانی کراوەکەیان ڕاگەیاند و پەسەندیشیان کرد. هەر بۆیە ئێستا چاوەکان لەسەر دەوڵەتی تورکیان هەتا بزانرێ چه هەنگاوێک دەنێ بۆ بەرەو پێشبردنی پرۆسەی ئاشتی لە تورکیادا. ئێستاش پرسە سەرێکیەکە لەوەدایە ئایا دەسەڵاتدارانی تورکیا قایل دەبن کە چەکدانانی پەکەکە لە چوارچێوەیەکی سیاسی و یاساییدا بێ وەک ئاماژەیەک بە کۆتایی هێنانی قۆناغی بەکارهێنانی چەک و سەرەتای قۆناغێکی نوێی ململانەی سیاسی. دکتۆر کومرۆ تەکتامیش لە زانکۆی پرات میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر کومرۆ پسپۆڕی زانستە کۆمەڵایەتی سیاسیەکانە و شارەزایی ململانیە دیموکراتیەکان و پێکێنانی دەوڵەتی دیموکراتی و توندوتیژی سیاسی و هەروەهاش جموجۆڵە کۆمەڵایەتی و نەژادیەکان و سیاسەتە نەتەوەییەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دکتۆر کومرۆ بۆ زیاتر لە 10 ساڵ لەگەڵ ڕێکخراوی نێونەتەوەیی چاودێری مافەکانی مرۆڤ کاری کردووە و ڕۆڵێکی بەرچاویشی هەبووە لە تۆمارکردنی بەڵگەکانی ئەو پێشێلکاریانەی مافەکانی مرۆڤ لە تورکیادا. دکتۆر کومرۆ سەرەتا زۆر سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان و هەروەهاش پەسەندکردنی ئەو پەیامە لەلایەن پەکەکەوە چ شتێک لە ژینگەی سیاسی تورکیادا گۆڕاوە؟ لە پەیوەندی بە ژینگەی سیاسیەوە لە تورکیادا هەموو کەس دەزانێت شتێکی گرنگ ڕوودەدات. بێگومان خەڵک هەر یەکە لەسەر بنچینەی پاشخانی ئایدۆلۆژی خۆی هەڵسەنگاندن بۆ ڕەوشەکە دەکات. مەخابن هێشتا خەڵکێکان مەبەستم لە نەتەوە پەرستە تورکەکانە هێشتاش دەیانوێت وهای نیشان بدەن پەکەکە خۆی بەدەستەوەدا و ئیتر تەواو بۆ نامێنێت. ئەو جۆرە ڕوانینە هێشتا هەر هەیە بۆ کوردیش نەک هەر لە ئێستادا بەڵکو لە 2 مانگی ڕابردووشدا کورد بە گشتی و بە تایبەتیش گەنجان لەو بڕوایەدان هەرچیەک بکرێت و ڕوو بدات زۆر باشتر دەبێت لەوەی پێیدا تێپەڕین و پێشتر بینیویانە. هەر بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و هەستیارە لە بیریشمان نەچێت ڕای جیاوازیش لەناو کووردا هەیە. کوردیش وەک هەموو نەتەوەیەکی تر دیدی جیاوازی تێدایە. خەڵک هەیە زۆر دڵخۆش و شادمانە بە دانوستان و بە گرنگیشی دادەنێن و هەر هەنگاوێکیش بێت بە ئاڕاستەی دانوستانی ئاشتیانە بە باشتری دەزانن لە ئەزموونەکانی پێشتریان. جا لەم ڕوانگانەوە پێم وایە ساتە وەختێکە و ڕۆشنایی تێدایە و خەڵکیش ئاگاهی دەدەن بە تورکەناتەوە پەرستەکان هەتا واز لەو جۆرە قسانە بێن و هەنگاوی ئەرێنی و بنیات نەرانە بنێن و بە ئاراستەی شتێکی باشتر لەوەی لە ڕابردوودا ڕوویان داوە. ئەمەی باسم کرد ڕوانگە گشتیەکەیە لە هەردوو کۆمەڵگەی کوردی و تورکیشدا بەو شێوەی دەبینم. دکتۆر کومرۆ ئەڵبەتاندی ئاماژە هەیە بەوەی کە ئەم پرۆسەی ئاشتی ئێستا لە تورکیا دەستی پێ کردووە جیاوازە لەگەڵ ئەوانەی پێشوودا. جیاوازیەکە لە چیدایە بەڕای تۆ؟ ئایا ئەم جارەیان لایەنی دەسەڵات یا با بڵێم ڕەجەب تەیب ئەردۆغان لەلایەک و هەروەها دەوڵەت باخچەلیش لەلایەکی کە ناچار بوون کە دەستکەن بەم پرۆسەی ئاشتیە شتێکە بوو کە ناچاری کردن یاخوو بە پێداویستێکی گرنگی دەزانن بۆ 100 ساڵی داهاتووی تورکیا؟ وەڵامی دووەم ئێستا و 2013 جا ئەمە ڕەوشەکەیە بەر لەوەی باز لە جیاوازیەکان بکەین لە نێوان 2025 با لە ئۆجەلانەوە دەست پێ بکەم. ئۆجەلان وەک پێشتریش باسم کردو لە ڕابردوودا لە هەموو کارەکتەرەکان زیاتر تۆکمە و جێگیر بووە واتە لە یەک چارەکە سەدەدا. بەردەوامیش باسی لە چەکداماڵین کردووە. تەنها کارەکتەرێکە هەرگیز وازی نەهێنەوە لە قسەکردن لەسەر چەکداماڵین. ئەمە هەڵوێستی ئۆجەلانە و هەمیشەش خواستی هەبوو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. لایەنە سیاسە کوردیەکانیش هاوکاتی گرتنەبەری ئەم ئاڕاستەیە لە ڕووی پرەنسیب و پراگماتیشەوە هەمیشە وتویانە و دەڵێن بەردەوام ئامادەن بۆ دانوستاندنی ئاشتیانە و هەر کاردانەوەیەک لە ئارادا بێت بۆ قسەکردن لەسەر ئاستی ئاشتی ئەوە ئێمە لەوەین.
هەر بۆیە دەتوانم بڵێم کورد بەبێ هیچ کێشێک هەمیشە کراوەیە بۆ وتوێژ و دانستانی ئاشتیانە. جا لەم سۆنگەیەوە ڕێبەرایەتی کورد و نوێنەرانی سیاسیش هەمیشە خواستویانە وتوێژ لەسەر چارەسەریەکی ئاشتیانە بکەن. ئێستا و لەم قۆناغەدا دەست پێشخەریەکە لە دەوڵەتی تورکیاوەیە. جا بۆچی لە ئێستادا دەوڵەتی تورکیا و مەبەستم لە ئەردۆغان و دەوڵەت باخچەلیە بەم خێراییە ئەم دەست پێشخەریە دەکەن؟ پرسیارێکە زۆر لە جێی خۆیدایە. ئایا بەهۆی گۆڕانکاریە سیاسیەکانی ناوچەکەوەیە ئەوەی لە سووریا ڕوودەدات ڕووداوەکانی فەڵەستینیان ئەوانەی لوبنان و ئیسرائیل یاخود نیگەرانی هەنووکەیەکانی ئەردۆغانە لەسەر ڕەوشی ناوخۆی تورکیا لە پەیوەندی بە ئایندەی سەرۆکایەتیەکەیەوە یاخود هەردوو هۆکارەکەن. جا ئەوە تا وەک دەبینن هەوڵێکی چڕ هەیە لەلایەن دەوڵەتی تورکیاوە. خێراییەک هەیە لە دەوڵەتی تورکیا و هاوکات نوێنەرانی سیاسی کوردیش دەڵێن فەرمون ئەوە تا ئێمە لێرەین و با دەست پێ بکرێت بە گفتوگۆکان. ئۆجەلانیش ئەو کاراکتەرەیە بەردەوام باسی لە چەکدانان کردووە. ئەوەی جێی سەرنجە لای من لەناو ئەو خێرایی لە دەست پێشخەریەکەی دەوڵەتدا هەیە ئەمەیە لە 2 مانگی ڕابردوودا تەنیا گوێمان لە ئیمراڵی و لە قەندیل دەبوو، بەڵام لە ناکاو باخچەلیمان بینی هەنگاو دەنێت تا سەلاحەدین دەمیرتاش ببێتە بەشێک و بەشدار بێت لەم پرۆسێدا. هەر بەڕاستی ئەمە ساتەوەختێکی جێی سەرنجە، چونکە نیشانەیەکە بەوەی دەوڵەتی تورکیا یان ڕێبەرایەتی تورکیا پێویستی بە هاوڵاتیانێکی زیاتری کورد هەیە لە تورکیادا تا بەخواستی خۆیان و بەشدار بن لەم ساتەوەختەدا. بەڵێ ڕۆڵی ئۆجەلان گرنگ و بەرچاوە، بەڵام بەس نییە لەم پرۆسێدا. ئەوە تا ئێستا دەیانوێت دەمیرتاشیش بەشدار بێت. دەمیرتاشیش هەر وتوێتی فەرمون ئەگەر دەتانوێت وتوێژ لەسەر ئاشتی بکەن، ئەوە منیش ئامادەی ئەم هەنگاونانم بەرەو ئاشتی. جا ئەو خێرایی تورکیا دەوێت لەم پرۆسێدا دەشێت ببێتە پرسیارێکی ژێۆپۆلیتیکانە و هەروەهاش پرسێکی ناوخۆیی. ئەو جابینە سەر لەگەڵ ئێستادا، واتە ئەو کاتەی 2013 جیاوازیەکە بە بەراوردێکی نەورۆزی ئۆجەلان لێدوانی هەبوو بۆ هاوڵاتیانی هاوکاتی ئاهەنگەکانی نەورۆز. دەمەوێت ئەوە بەراورد بکەم لەگەڵ کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی چەند ڕۆژی ڕابردوو. بەراوردیدا ساتەوەختێک دەبینی بۆ ڕێخستنی 2013 سەرنجڕاکێش هەیە لە نێوانیاندا لەوەی خەڵک کە هەموو پێکەوە بن و پێکەوە ئەو هەنگاوانە بنێن. دەزانی بەڵێن ساتەوەختێکی دیموکراتیانە بوو، کرانەوەیەکی گەورەی پرۆسەیەک بوو بە ڕووی خەڵک و ڕووناکبیران و کۆمەڵگەی سیڤیل و هەموو لایەکدا. ئێستا با بەراوردێکی بکەین لەگەڵ کۆنفرانسەکەی مانگی دوودا. بینیمان کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکە ڕێکخرابوو، 27 ڕۆژنامەوانیەکەی کۆنتڕۆڵش کرابوو. بەڵێ هیوای دروستکردو هەیە، بەڵێ پرۆسەکە خێرایە، بەڵام خەڵکی گشتی تیادا ئامادە نەبوو. هەر بۆی هەندێک پرسیاریان گومانم لەلا دروست بوون. تکایە بەهەڵە لێم تێمەگەن، پرسیاری بەرپەرجدانەوە نین. دەزانی بزوتنەوەی کورد، بزوتنەوەی گەلی کورد، کۆمەڵگەی سیڤیلی کوردی پێویستە بەشدار بن و بۆچی داوانەکراوە یان بە پێویست نەزانراوە بەشدارێکی چالاکانیان هەبێت لەم پرۆسێدا. هەر بۆیە دەبینم ڕێکخراوەیی نییە، بەڵام بەپەلەیە. ڕاستە خەڵک چاوەڕوان دەکەن ڕەوشێکی دیموکراتی بێتە ئاراوە کە لەوانەیە دەڵێمەوە لەوانەیە دیموکراتی سەر هەڵ بدات، بەڵام زیاتر دۆسەی ئاسایش لێرەدا لە پێشە. ئاسایشی کۆماری تورکیا، ئاسایش بۆ جەنگاورانی کورد، ئاسایش بۆ گەلی کورد. نیگەرانیەکان زیاتر لەسەر بابەتی ئاسایشیە. من بۆ خۆم ڕۆژێک نابینم بۆ ڕەخساندنی زەمینەی دیموکراتی. وەک گوتم لەوانەیە بێتە ئاراوە. لێرەدا گرنگترین کارەکتەر ڕێبەرایەتی کورد نییە، بەڵکو گەلی کوردە و ڕێکخراوە سیڤیلیە کوردیەکان و ژنان و گەنجانی کوردن و وەک ڕۆژنامەوان و ئەکادیمیست پێویستە ئاخاوتن لەگەڵ خەڵکدا بکرێت و بزانین چیان دەوێت و چی دەڵێن. دکتۆر کەمرۆ من دەگەڕێمەوە وڵات. عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان لە پەیامەکەیدا جەختی لە قۆناغی نوێی سیاسەتکردن و هێنانە ئارای دیموکراتی و ڕەخساندنی زەمینەی کۆمەڵایەتی و سەروەری یاسا کردەوە و هەروەهاش کۆتایی هێنان بە قۆناغی ململانەی چەکداری وەک لە پەیامەکەیدا هاتبوو. داوای چەکدانان دەکەم و بەرپرسیارەتی مێژووی ئەو داوایەش هەڵدەگرم. وەک لە هەموو کۆمەڵگەیەکی هاوچەرخدا دەکرێت، هەر لایەنێکی بە زۆر هەڵنەوە شێنرێتەوە ئەوە خۆبەخشانە دەیکات. هەر بۆیە کۆنگرە بگرن و بڕیار بدەن. هەموو لایەنەکان دەبێت چەکدا بنێن و دەشبێت پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە. لێدوانەکانی حکوومەتی تورکیا و دەسەڵاتدارانیش لە وڵاتەدا زۆرن لەسەر ئەو پەیامەی ئۆجەلان، هەرچەندە لێدوانەکان زیاتر بە ئاڕاستی کۆتاییێنان بە تێرۆریزم نەک پرۆسەی ئاشتی. جیاوازیش دەبینێت لە نێوان ئەوەی سەرۆکی تورکیا باسی دەکا لەگەڵ ئەوەی هەندێک لە کاربەدەستانی تر جەختی لێ دەکەنەوە.
Bu süreçte gelebilecek ئەو پەڕیباری ئاگاهی خۆمان وەردەگرین لە بەرامبەر هەر جۆرە وروژاندنێکی دەکرێن هاوکاتی ئەم پرۆسەیە و هەموو ڕێوشوێنێکی پێویستیش دەگرینە بەر لێخۆشبوون نییە بۆ هیچ تاچێکی ئەم گەلەمان جا تورک بێت یا کورد بۆ هیچ کەسێک ئەم پرۆسەیە ببات بەرەو بنبەست لە ڕێی وتاردان و ڕەفتاری پێچەوانەوە وەک ئەوانەی پێشتر دەکران. پەکەکە و پێدە و یەپەگە و هەسەدا جا لەژێر هەر ناوێکی تردا بن ئەوا دەبێت هەموو درێژکراوەکانیشیان لە عێراق و سووریادا چەکدا بنێن و خۆیان هەڵبوەشێنەوە. قسە و باز زۆرن، هەندێیانەوێ قسە لەسەر بانگەوازەکەی تورکیا بکەن لە پەیوەندی بە عێراقەوە. نەخێر، کاتێک دەڵێن لە ناوبردننی تەواوی ئەندامانی ئەو ڕێکخراوە ئەوە یانی مەبەست لە هەمویانە پەکەکە و یەپەگە و پێدە و هەسەدە و هەر هەمویان. زۆرێک لە شیکەرەوە سەنجیان خزۆتە سەر ئەوەی دەستپێکردنی ئەم پرۆسەیی ئاشتی بەشێکی دانەبراوە لەو هەوڵانەی دەسەڵاتدارانی تورکیا دەیدەن بۆ گۆڕینی دەستوری وڵاتەکە و بەدەستێنانی دەنجی پشتیوانی کورد لە پەرلەماندا. مەرجەکانی ئێمە بۆ پشتیوانێ لە ڕیفۆرمی دەستور وەک پێشتریش باسمان کردووە بریتیە لەوەی دەستورێکی یەکسانانە و سربەخۆیانە و فرەیانە هەبێت. ئەگەر پرۆسەی داپشتنی دەستور هەموو کۆمەڵگە و لایەنە سیاسیەکان تیایدا بن ئەوە ئێمەش دەبینە بەشێک لێی و هەرگیز نابینە بەشێک لە کارنامەی کەسێک جا هەرچ کەسێک بێت. هەر چۆنێک بێ هاوکاتی ڕاگەیاندنی ئەم پرۆسەیە دەسەڵاتدارانی تورکیا درێژەیانداوە بە هێرش و بۆردومانەکانیان وەک دەڵێ بۆ لێدانی پەکەکە و هەروەهاش گۆڕینی کاربەدەستە هەڵبژێردراوەکانی کورد و دانانی قەیومەکان لە جێیان. کورد لە تورکیا پێدەچێت پرۆژەیەکی چارەسەرکردنیان هەبێ بۆ گێڕانەوەی کاربەدەستە هەڵبژێردراوەکان. دانانی قەیومەکان کە بە ئاشکرایی و ڕاشکایی بڵێم کە بێگومان کودەتاکردنێکی سیاسیە بەڵام لە کۆتاییدا لە ڕێگۆڕینی یاساکانەوە دەتوانین زاڵبین بەسەر ئەو کێشەیەدا و ئەگەر بە خێرایی ئەو گۆڕانکاریانەمان کرد ئەوا دەکەوینە ڕەوشێکەوە کە دەرفەتمان دەداتێ لەو کار بەدەستە هەڵبژێراوانەی لادراون بە خێرایی لە جێخۆیان دامەنرێنەوە. تەمەنی کێشەی کورد لەم وڵاتەدا 140 ساڵیشە لە قەیرانداین. هەموو شتێک بۆ ئێمە لەم وڵاتەدا باجی خۆی هەیە، باجی کۆمەڵایەتی، سۆز، ئابووری و سیاسی. دکتۆر کومرو ئێمە لێدوانی جۆرا و جۆرمان گوێ لێ دەبێت بە تایبەتی لە ناولایانی دەسەڵاتدەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژە بەوە دەکات دەڵێ پێویستە وریابین لەم قۆناغەدا بەڵام متەبێژی پارتی داد و گەشەپێدانی ئاکەپە باز لە تێرۆریزمەکە ینی پرۆسەکەی کردووە بە پرۆسەی کۆتاییهێنان بە تێرۆریزم نەک پرۆسەیەک بۆ ئاشتی. ئەمە شتێکی دروستە بەڕای تۆ لەم پرۆسەیەدا؟ دەزانی سیاسیەکان هەریەکە و هێندەی زاری خۆی قسە دەکات و هەریەکەشیان خەڵکی تایبەت بەخۆیان هەیە هەتا دڵنیاییان بکەینەوە بۆ نمونە باخچەلی یان چەلیک کە بەشێکن لەم پرۆسەیە و دەیانوێت لایەنگرانی خۆیان دڵنیا بکەنەوە یان قەناعەت پێ بکەن سەبارەت بەوەی چی ڕوودەدات. جا ئێستا هەر کەسێکیان باز لە بابەتی تیرۆر و ئەو شتانە بکات هێندە گرنگ نییە بە تایبەتیش پاش وەڵامەکەی پاکەکە بۆ پەیامەکەی ئۆجەلان هەر کە پاکەکە ئەو وەڵامیدایەوە هەر کە کەرجەکە وەڵامیدایەوە وهایان کرد دەوڵەتی تورکیا گەورەترین و گرنگترین بابەتی پروپاگەندەی خۆی لەدەست بدات. ئەو پروپاگەندانەی دەیان ساڵە بەکاریان دەهێنێت وەک ئەوەی تیرۆریزم هەیە. تیرۆریزم ترسناکە، تیرۆریزم لە وڵاتدایە، بەڵام ئێستا ئەوەی بە تیرۆریزم ناودێری دەکرد ئەو تا دەڵێن بەشێکن لە ئاشتی و ڕاگەاندنی ئاگربەسێ و ناشیانوێت وەک ڕێکخراوی چەکدار کار بکەن. لەبەر ئەوەی پێویستە بەوانەی بڵین کە دەڵێن ئەم پرۆسەی کۆتاییانە بە تیرۆریزم پێیان بڵین تیرۆریزم هەمیشە لە ڕێباز و گوتارەکانی خۆتاندا بووە و ئێستا کە ئەوەتان نەماوە چیتر دەڵێن یان چیتر دەکەن بۆ قایلکردنی خەڵکی خۆتان لە پێناو بەرژەوەندیەکانتاندا. بەڕاستی بەڵێن ساتەوەختێکی گرنگ و هەستیاری تورکیایە و بەوەش نییە بگوترێت کۆتایی هێنانە بە تیرۆریزم لە سۆنگەی قەیرانی چەکداریەوە بەڵکو قۆناغی کۆتاییە بە بەکارهێنانی تیرۆریزم وەک ئامڕازێکی پرۆپاگەندەکردن لە زاری ژمارەیەک سیاسەتمەداری دیاریکراوی تورکیاوە. جا بەڵێ بۆ هەندێک ئەمە کۆتایی هێنانە بە تیرۆریزم و وەک بارێکی ئاسایی دەتوانێت قسەی لەسەر بکات بۆ خەڵکو لایەنگرانی خۆیان.
بەڕای تۆ دکتۆر کبر و پێویست بە لایەنی سێمەکە بێتە ناو ئەم پرۆسەی ئاشتیەوە وەکو ناو بژیوانێک بۆ نمونە بۆ خۆت دەزانی هەم ئەمریکا هەم ژمارە لە گەورە وڵاتەکانی ئەوروپا نەتەوە یەکگرتووەکان پشتیوانیەکی تەواویان بۆ ئەم پرۆسەیە دەربڕی و پێشوازێکی گەرم و گوڕیشیان لێکرد بۆ نمونە ئەمریکا یان نەتەوە یەکگرتووەکان یا وڵاتێکی ئەوروپی پێویست دەکات ببێتە لایەنی سێم لەم قۆناغەدا؟ پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و هەر هیچ نەبێت لە ئێستادا زۆر پێدەچێت ئەو جۆرە ناو بژیوانانە لە پشت دەرگای داخراوە دەبن و لەو بڕوایەشدا نیم لەم کاتەدا بەشداری ڕاستەوخۆ یان ناوبژیوەکی ڕاستەوخۆشیانی هەبێت چونکە ئۆجەلان لە پەیامەکەیدا باسی لە یەکسانی بوونی هاوڵاتیانی کردووە لەم ڕوانگەیەشەوە ئەم بابەتە بووە بە بابەتێکی ناوخۆیی لە کۆماری تورکیادا هەر بۆیەشە ناکرێت لە ئێستادا بە ئاشکرایی بەشداری بکەین بە ناوبژیکارانی نێونەتەوەی لە کاتێکدا تۆ دەستوری نوێدا دەڕێژیت و مۆدێلی فەرمانڕەوایەتی و دیموکراتی دەگۆڕیت هەروەهاش پێم وانییە هیچ لایەک بۆ قایل بێت چونکە هەر بەشدارێکی دەرەوەی لەم پرۆسەیەدا دەبێتە مای دروستبوونی کێشەی زیاتر بۆ پرۆسەکە ئیدی ئەم پرۆسەیە بابەتی یەکسانکردنی مافی هاوڵاتیانە گۆڕینی دەستور و بابەتی ئاسایشیە بۆ کۆماری تورکیا بە دڵنیاییشەوە لە پشت بەردە و بابەتێکی پەیوەندیدارە بە ناوچەکەشەوە و بە جیۆپۆلیتیکی ناوچەکە و پەیوەندی هەیە بە شوێنی تریشەوە وەک دیمەشق و هەولێر و سلەیمانی جا لەبیرمان نەچێت وەک ئاماژەت پێکرد ئۆجەلان باسی یەپەکەی نەکرد دەسەڵاتی تورکیاش بەگشتی باسی لە یەپەکە نەکرد و لە وێناکردنەکەدا هەر بۆیە دەڵم پرۆسەی سیاسی لە تورکیادا پێویستی بە ناوبژیکار هەبێت ناوبژیوانێکی ڕاستەوخۆش بەڵام وەک وتم لەم پرۆسەیەدا لە پشت دەرگای داخراوە ناوبژیوانی هەیە و وەک بەرەنجامێکی ئەو پرۆسەیەش لەوانەیە بەم زوانە ئۆجەلان ئازاد بکرێت و بەو هیوایی زیندانی کراوەکانی تریش لە هەنگاوێکی داهاتوودا ئازاد بکرێن و ئەو جاش دەست بکرێ بە هەنگاوەکانی تری پرۆسەکە کە پێویستی بە هەبوونی ناوبژیکار نابێت بەڵام بە دڵنیاییەوە چاودێر دەبن لە پرۆسەکەدا. دکتۆر کبر من دێمەوە بۆلات. ئەلبەت لێکدانەوە و ڕاوەکردنێکی زۆریش کراون بۆ پەیامەکەی ئۆجالان بەڵام هەندێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ئەو خاڵانەی ڕێبەری پەکەکە لە پەیامەکەیدا باسی کردوون شتگەلێکی نوێ نین لەگەڵ ئەوەشدا کە کاریان پێ نەکراوە. ئۆجەلان دەمێکە بڕوای بەوەیە زۆر لە مێژە قۆناغی چەک کۆتایی هاتووە. ساڵی 2013 داوایەکی هاوشێوەی کرد هاوکاتی پرۆسە ئاشتیانەکەی پێشتر. لە دەیان ساڵ لەمەوبەرەوە بڕوای بە کۆتایی هاتنی قۆناغی چەک بووە. جاپرسەکە لەوە دانیە کە ئێستا و داوای کردووە. پرسیارە دروستەکە ئەوەیە بۆچی پێشتر ئەمەی نەکرد لە ڕوانگەی ئەو بڕوایەی هەیەتی کە خەباتی چەکداری لە خەباتی کوردستانی لە تورکیادا گونجاو نییە. شێکەرەوە ڕایان وایە ئەو پەیامەی ئۆجالان بێژگەلەوەی وێناکردنی داواکانی کورد دەگۆڕێ لە تورکیا و لە جیهانیشدا بە هەمان شێوەش خەباتەکەیشی دەباتە قۆناغێکی نوێ و دەژڵێن لە ناو کۆمەڵگەی کوردیدا پشتیوانیەکی بەرچاویشی لێکراوە. کاتێک قەیرانی چەکداری لە وێنەکەدا بوونی نامێنێت ئەوە تەنانەت خەباتی کورد بۆ مافەکان و ئازادیەکان ڕەوایی زیاتری دەبێت لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و نێونەتەوەیش چونکە هەوڵدان بۆ بەدەستهێنانی ماف و ئازادیەکان لە ڕێی میکانیزمە دیموکراتیەکان و ئاشتیەکان لەسەر ئاستێکی فراوانتر پەسەندکراو دەبێت لە تورکیا و لەسەر ئاستی نێونەتەوەیش. خەڵک چەپلەبارانی بریارەکەی هەڵوەشاندنەوەی پەکەکە کرد. ئەمە زۆر گرنگە وەکو شکست سیر ناکرێت چونکە ئەگەر وەکو شکست لێ بڕواندرایە ئەوە بابەتەکە بەم ئاسانیە نەدەبوو چونکە کورد ئیرادەی هەیە ئەم شتانە لە ڕێی سیاسیەوە بکات. دکتۆر کمرو ئایندەیەک هەیە بۆ کورد لە تورکیادا ئەگەر بێت و زەمینەی دیموکراتی نەڕەخسێت ئەگەر بێت و وەکەوەی کە پێشتر ئاماژۆ پێکرد دۆسەی ئاسایشی بکەوێتە بەر پێش دۆسەی دیموکراتیەوە ئەگەر یاسا سەروەر نەبێ ئەم هەلومەرجانە ئەگەر لە تورکیادا نەبن ئایندەیەک بۆ کورد دەبێنێتەوە.
کاتێک سەروەری یاسا نەبێت ئەوە نەک هەر کورد بەتەنها هیچ هاوڵاتیەک ئایندەی نابێت بەڵێ و بێگومان سیاسەتی کورد پێکاتەیەکی گرنگ دەبێت لە ڕەخساندنی سەروەری یاسا و پرۆسەی دیموکراتی لە تورکیادا هەر بۆیەشە من بە خۆشحاڵیەوە پێشوازی دەکەم لەم شانۆی وتوێژ و دانوستانانە چونکە ئەگەر دەرفەتێک هەبێ بۆ سەروەری یاسا و دیموکراتیزەکردن لە تورکیادا ئەوە ئەمانە ئەو بابەتانن کە دەبێت چارەسەر بکرێن بەڵام وەک پێشتر باسم کرد لە ئێستادا دەسەڵاتداران ئەم پرۆسەی وەک بابەتێکی ئاسایشی دەبینن من ناڵم تیرۆریزم دەڵێم ئاسایش کە بابەتێکی گرنگیشە بۆ هاوڵاتیانی کورد چونکە ژیانێکی پارێزراویان دەوێت بێگومان گرنگیشە ئەم پرۆسەیە بابەتی هەن لە قۆناغەکانیدا و پێویستە چارەسەر بکرێن کاتێکیش سەری وەڵامەکەی پارتی کرێکارانی کوردستان دەکەین ئەوە زۆر بەڕوونی و ئاشکرایی جەختی کردوتەوە لەوەی لەو قۆناغەی پرۆسەکەدا چی و چی دەبێت بکرێن پێویستە لە ژیری هاوڵاتیانی کورد تێبگەین هاوڵاتیانی کورد کۆمەڵگەی سیڤیلی کورد بە تەواوەتی ئاگادارن لەو بابەت و قۆناغانەش هەر ئەوەندە نییە گوێ بگرن لە قسەکردن لەسەر ئاشتی یان قسەکردن لەسەر بابەتە ئاسایشیەکان دەشیانوێت قسەیان هەبێت لەم پرۆسەیەدا و ئەمەش دەبێتە بارە چاوەڕوان نەکراوەکەی پرۆسەکە و لێرەوە سەروەری یاسا شیانی دەبێت و ئەوجا بەدوایدا دیموکراتی شیانی دەبێت ئێستا کەس پەیمان نادات بۆ سەروەری یاسا کەس پەیمانی دیموکراتی نادات هەرچەندە قسەیەکی زۆریش لەسەر دیموکراتی دەکرێت بەڵێ سەروەری یاسا و دیموکراتی دێنە ئاراوە ئەگەر پرۆسەکە بڕواتە پێش بەو شێوەیەی کاراکتەرەکان داوای دەکەن و وتویانەوەها دەبێت دکتۆر کوبڕۆ دەچینە دوا بەشی ئەم دیمانەیەمان جێی خۆیەتی بشزانین پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالان لەناو کۆمەڵگەی تورکیادا چۆن کەوتۆتەوە پاش 40 ساڵ لەو قەیرانە خوێناویە ڕای جیاواز هەن بۆ پەیامە ئاشتیانەکەی ئۆجالان لەناو کۆمەڵگەی تورکەکاندا ئەو ڕاگەیاندنە بە شێوەیەکی زۆر باش و مرۆڤانە و بە ویژدانیشەوە لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکرا خەڵک دەڵێن ئیتر بەسە خەڵک وڵاتێکی ئاشتیانە و پر لە خۆشییان دەوێت وڵاتێک دایکەکان نەگرێن تایدا هەر بۆیە دەڵێن پشتیوانی لەم پرۆسەیە دەکەین بەبێ هیچ گومانێک بە ئاشتی دەگەین لەم وڵاتەدا لە تورکیادا سەبارەت بە تیرۆستان عەبدوڵڵا ئۆجەلان و ئەوانە هەروەکو خۆیانن ئەستەمە چەکەکانیان دابنێن گرنگ نییە چەند هاوڕان ئەو ڕێکخراوانە هەوڵ دەدەن شتێک بکەن شتێک هەر دەکەن لە شاخەکاندا یان لە هەر شوێنێکی تردابێت یانی ڕەوشەکە باشتر نابێت و هەرگیز باشتریش نابێت کۆتایی هەموو شتێک ئاشتیە کۆتایی هەموو شەڕێک ئاشتیە ئەم خەڵکە وێران بوون لە ڕووی ئابوووریەوە وێران بوون کە سوکاریان لەدەستداوە ژیانیان لەدەستداوە لە هەموو شوێنێک ئاژاوەیە لە کۆتاییدا بەرژەوەندی و سوود هەر لە ئاشتیدایە خەڵک لە هەردوو لابوونەتە قوربانی و دەبێت ئەمە کۆتایی پێبێت ئەوە ڕای منە دکتۆر کومنی بەڕای تۆ کۆمەڵگەی تورکی ئامادەیە بۆ ئاشتی لەم کاتەدا Of course they are, and of course some are not. بێگومان بڵێ ئامادەیە و بێگومانی شەندێکیان ئامادەی نین هەر بۆیە پێم وایە وەڵامێکی تەواوەتی دەست ناکەوێت بۆ ئەم پرسیارەت ڕقوی کینە هێشتا ڕۆڵیان هەیە لە کۆمەڵگادا وەک چۆن لەدایان ساڵی ڕابردوودا کەم تا زۆرێک هەبووە جا بەڵێ خەڵک لە ئێستادا ئامادەن بەڵام ئایا هێشتاش نەژاد پەرستن بەڵێ هێشتاش ئاوەهان هەر بۆیە پێویست بە پەروەردە هەیە بۆ دەربازبوون لەو میراتی نەژاد پەرستیە من بۆ خۆم هەستێکم هەیە کە بەڕاستی ئەمە پرسیارێکی قورسە با بڵێم بڵێ خەڵک ئامادەن بۆ پێکەوە ژیانێکی ئاشتیانە بەگشتی ئامادەی برایەتین بە شێوەی برای گەورە و برای بچووک دەزانی بڵێن زۆر شتمان لەسەر بیکەین و زۆر لاپەڕەپڕ بکەینەوە بۆ زاڵبوون بەسەر ئەوەی خەڵک بەمانایەکی گونجا و باش دەیدەنێت بۆ برایەتی ئێمە نابینە برا گەورە و برا بچووک ئێمە پێویستە ببینە برای یەکسان لە مافەکانماندا ئەمەش کاتی پێدەوێت و پێویستە متمانەمان بە خەڵک هەبێت و زۆر شتێک گۆڕاون و ئەمەش دەشێت بە هەمان شێوە بگۆڕدرێت دکتۆر کومڕۆ سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم ئازیزان ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتان
سەرۆک داناڵد ترامپ لە وتارەکەی بەردەم هەردوو خانەی کۆنگرێسدا باسی لە دۆخی ئابووری ئەمریکا کرد و دەڵێ ڕزگارکردنی ئابووری و بە ناوەچوونی خێزانە کارگوزارەکان لە سەروی ئەرکەکانیەوە دەبن و دەشڵێ لە بەڕێوەبەرایەتی پێشوو کارەساتێکی ئابووری بۆ ماوەتەوە و سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتیەکەی جۆ بایدن بوونەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و خۆراک و بە ملیۆنان ئەمریکایی دەستیان نەگەیشتووە بە پێداویستیەکانی ژیان. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. هێرۆ سوپاس بۆ ئامادەبوون. بەر لە وتارەکە شیکەرەوە و چاودێر ئاماژەیان بەوە دەکرد سەرۆک ترامپ دەخوازێت لە وتارەکەیدا خەونی ئەمریکاییەکان نۆژەن بکاتەوە لەو سۆنگەیەوەی دروشمی هەرە سەرەکی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆک ترامپ بریتی بوو لە مەزنکردنەوەی ئەمریکا. بەڵێ بێگومان بەڵێن تیشکێکی گەورەی خست بۆ سەر بابەتە ناوخۆیەکان بەڕاستی زیاتر با بڵین باسی لە بابەتە ناوخۆیەکان کرد، باسی لەو بابەتانە کرد کە بەشێک بوون لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی و چەند جارێک ئاماژەی بەوە کرد کە سەردەمی زێڕینی ئەمریکا جارێکی تر گەڕاوەتەوە و هەر لەگەڵ دەستپێکردنی وتارەکەیدا بەوە دەستی پێکرد کە ئەمریکایەکان ئێمە ئەمریکامان گەڕاندەوە سەردەمی زێڕین لە ئەمریکا گەڕاوەتەوە و ئاماژەی بەو سەختیانە کرد کە وەک دەڵێت کە ئەمریکایەکان دووچاری دەبنەوە و باسی لەوە کرد کە گرنگی بە ژیانی ئەمریکایەکان دەدات هەوڵ دەدات لە پێناوی ئەوان و باسی لەو خەرجیانە کرد کە گوایە ئەم خەرجیانە بە شێوەیەکی بابلین خراپ بەکار هاتوون دەیەوێت ئەمانە هەمووی بگەڕێنێتەوە بۆ ئەوەی ئەمریکایەکان سوود لەم پارانە ببینن. بۆ نمونە ئاماژەی بۆ پارانە کرد کە لە USAID یاخود لە هاوکارەکانی ئەمریکا بۆ دەرەوە بەکار هاتووە، ئاماژەی بۆ کرد کە بەما بابلین ئەمریکایەکان سوود لەم پارانە ببینن زیاتر لەوەی کە بابلین لە دەرەوە خەرجکرێ. کۆمەڵێک بابەتی تر بەڵام سەرنجێکی زۆری لەسەر بابەتە ناوخۆیەکان بوو. بابەتی ئاسایشی سنوور زۆر ئاماژەی پێکرد لە وتارەکەیدا، ئەوانە ژێکێک بوون لەو بابەتانی کە زۆر ئاماژەی پێکرا. هێرۆ سەرۆک ترامپ هەر لە ڕۆژی دەست بەکاربوونی وەکو 47مین سەرۆکی ئەمریکا واتە لە ڕۆژی 21 ساڵی 2025 کە چووە ئۆڤڵ ئۆفیس ژمارەیەکی زۆری بڕیاری سەرۆکایەتی مۆر کرد یا با بڵێن فەرمانی سەرۆکایەتی مۆر کرد. لە وتارەکەدا هیچ ئاماژەیەکی بەوانەدا؟ بەڵێ بێگومان بەڵێن ئێمە دەزانین سەرۆک ترامپ ینی هەر لە ماوەی دەڕۆژی یەکەمیا کۆمەڵێک بڕیاری سەرۆکایەتی ینی دەیان بڕیاری سەرۆکایەتی مۆر کردووە وتارەکەشی ڕنگدانەوەی ئەو بڕیارە سەرۆکایەتیانەی بوو کە مۆری کردوون کە ئاماژەی پێکردن تەنانەت کەسەکانی کە بانک کرابوون لەوێ ینی تەواوی وتارەکەی تەواوی ڕنگدانەوەی وتارەکەی ئاماژە بوو بۆ بڕیارە سەرۆکایەتیانەی کە دابووی بۆ نمونە بڕیارە سەرۆکایەتەکان کە دۆتەوە لە کۆمەڵێک بابەت لە ناویاندا بابەتەکانی با بڵێن کشانەوە لە ڕێککەوتنە جیهانیەکان وەکو ڕێککەوتنی پاریس دەرچوون لە با بڵێن ڕێکخراوی نەتەوەی ڕێکخراوی تەندروستی نەتەوەی گرتۆکە تەندروستی جیهانی و هەروەها ئەنجومەنی با بڵێن مافەکانی مرۆڤی سەربەنەتەوەی گرتوەکان لە وتارەکەیدا ئاماژەی بەمە کرد و هەروەها ئاماژەی بە شتەکانی تریش کرد کە بەلایەوە گرنگە یەکێک لەوانش تا دانانی با بڵێن دانپیانانی تەنها 2 ڕەگەز لە ئەمریکا ئەمەش ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە هاو ڕەگەزخوازەکان یاخود جوود ڕەگەزەکانیان ترانسجێندەر کە جێگەیان نابێتەوە لە ناو لەشکری ئەمریکا یاخود لە با بڵێن لە خوێندنگاکاندا ئەم شتانە با بڵێن دوور بکەوێنرێتەوە با بڵێن ڕەگەزەکان چۆنەڵی تێکەڵ نەکرێتەوە. باسی لەوە کرد کە لە ئەمریکا پێناسی 2 ڕەگەز هەیە، ڕەگەزی نێر و ڕەگەزی ئەمانش هەمووی ڕنگدانەوەی با بڵێن فەرمانەکانی سەرۆکایەتی بوو. بەڵێ هێرۆ ئەڵبەتە لەگەڵ هەموو ئەو دۆسیانی کە پەیوەندیان بە ناوخۆی ئەمریکاوە هەیە باسیش لە سیاسەتی دەرەوەی کرد لە وتارەکەیدا بۆ نمونە دۆسەی ئۆکراین. بەڵێ بێگومان ئێمە بینیمان وەکو بڵێن هەفتەی ڕابردوو کە سەرۆکی ئۆکرانیا هات بۆ ئێرە ڕێککەوتنەکە مۆر بکات
بەڵام ئەو ڕێککەوتنی کانزاکان مۆر نەکرا سەرۆکی ئۆکرانیا ئامادە نەبوو مۆری بکاوە ئێستا لە وتارەکەیدا سەرۆک ترامپ جارێکی تر ئاماژەی بۆ کردەوە کە ئاشتی ئەوێ دەیەوێت کۆتایی بە شەڕەکە بهێنێ باسی لەوە کرد کە کۆمەڵی خەڵک کوژراون هەم لە ئۆکرانی و هەم رووسایی دەبێت ئەم شەڕە کۆتایی پێبێنێ و ئاماژەی بۆ کرد کە سەرۆکی ئۆکرانیا پاشتر کە پەیوەندی کردووە و ئێستا ئامادەیەکە ڕێککەوتنەکە مۆربکجا ئەگەر ئەوە ڕێککەوتنە مۆربکا ینی ئەوەش هەنگاوێکی تر ئەبێ بۆ کۆتایی هێنان بە شەڕەکەی ئۆکرانیا و رووسیا یاخود رووسیا و ئۆکرانیا هەر وەکو زیادکردنێکیش بۆ زانیاریەکانی تۆ ڕۆژی چوارشەممە بوو سەرۆکی ئۆکراین ئاماژەی بەوە کرد لە لێدوانێکیدا کە کێشەکان لەگەڵ ئەمریکادا ئەگەر هەبن بە زووترین کات لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا چارەسەر دەبن. تریش بیرم نەچێ پێم خۆشە ئاماژەی پێ بکەم ئەویش گێڕانەوەی کاناڵی پانامایە ئاماژەی بۆش کردووە وەزیری دەرەوەی ڕاستپارت بۆ ئەنجامدانی ئەو کارە هەر لە میانەی وتارەکەیدا. بەڵێ هێرۆبا بینە سەر بابەتی نەرید بە تایبەتی لە وتارانەی کە سەرۆک لە کۆنگرێسدا پێشکەشی دەکا وەکو نەریتێک دیموکراتەکانیش وەڵامە دەنەوە دوا بە دوای سەرۆک. بەڵێن دیموکراتەکانیش وەڵامی خۆیانە بۆ مەژێکێکە لە نەریتەکانی هەمیشە لایەنی ئۆپۆزیسیۆن وەڵامی سەرۆک ئەداتەوە لە وتارەکانی کە لە بەردەم کۆنگرێسدا دەبێەوە بۆ وتارەکەی ئەم ساڵی کە سەرۆک ترامپ پێشکەش کرد بۆ وتارەکەی ئەم جارەی ئلیسیا سلاتکن نوێنەری میشیگەن لەلایەن دیموکراتەکانەوە وەڵامی دایەوە هەروەها ئەو باسی لەوە کرد ئەو شتانی کە ترامپ وتوێتی ئەمە ئەمریکایەکان دەبێت نرخەکەی باجەکەی بدەن و باسی لەوە کرد کە هەنگاوەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە نابێتە سوودکردنی بارگرانیەکان لەسەر با بڵێن ئەمریکایەکان و چینی کارکەری ئەمریکایی. هێرۆ نەریتێکی تر ئەوەیە ژمارەیە کەس دەستنیشان دەکرێن بەر لە ڕۆژی وتاری سەرۆکی ئەمریکا لە بەردەم کۆنگرێسدا دەستنیشان دەکرێن نابێ بچنە هۆڵی کۆنگرێسەوە بە هیچ شێوەیەک و تەنانەت شوێنیشیان نادیارە بێ هەتا لەوانەیە بڵم بە ماوەیەکی ئێجگار کەم بەر لەوەی سەرۆک وتارەکەی پێشکەشکە ئەوە بۆ بەڵێن ئەوە شتێکە ینی بۆ ئەوەی هەر لە ڕووداوێکی کارەساتێکی نەخوازراودا کەسێک بمێنێتەوە یا دوو کەس بمێننەوە کە دوایی بڕیار بدەن وڵات بەڕێوە بەرن. جا ئەمەش هەر لە نەریتەوە هاتۆ لە 1950کانەوە لە سەردەمی شەڕی ساردەوە ئەم شتە وەکو نەریتێکی لێ هاتۆ هەتا ئێستاش بەردەوامە بۆ وتارەکەی ئەم جارش لەلایەن سەرۆک ترامپەوە دەقاڵن کە وەزیری کاروباری سەربازە دێرینەکانە وەکو با بڵێن کەسێکی پارێزرا و دەستنیشان کرابوو لەلایەن سەرۆک ترامپەوە کە ئەو نەهات بۆ ینی لە هۆڵەکە نەبوو جا کەسێک لە بەڕێوەبرایەتێکە سەرۆکەوە دەستنیشانەکرێت کە ئەو بوو و هەروەها کەسێک لەلایەن کۆنگرێسەوە دەستنیشانەکرێەوە ئەو کەسێکە لەلایەن کۆنگرێسەوە ئەم جارە دەستنیشان کرابوو ئەندامێکی کۆنگرێس ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی دیموکرات بوو نوێنەری کالیفۆرنیا بوو. بەڵێ هێرۆ سوپاس و پێزانین بۆ ڕوونکردنەوە و بۆ زانیاریەکانت زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.